نهێنیەکانی گرانبوونی کارتی مۆبایل و ئینتەرنێت. دەنگۆکانی گرانبوونی کارتەکانی مۆبایل و هێڵەکانی ئینتەرنێت گەرمتر بوون، بە تایبەت دوای لەدوانێکی وەزیری گواستنەوە گەیاندنی عێراقی کاتێک گوتی لە ساڵی نوێدا شێوازی مامەڵەکردن لە پەیوەندیدا دەگۆڕن و کوالەتی بەرزتر دەکەنەوە. ڕێگە و شوێنەکانی مامەڵەی وەزارەت و دەستوی پەیوەندیە گشتیەکان لەگەڵ کۆمپانیەکانی پەیوەندی گۆڕاو و بە دەرکردنی دوو یاسای نوێ کاری ئەو کۆمپانیانە قورستر بووە کاتێک داوای کردووە هەم کوالەتی هێڵەکان بەرز بکەنەوە هەم باش بە ڕێژەی خەرجی دەبێت. وەزارەتی گواستنەوە پرۆژەیەکی نوێی ئامادە کردووە و پێی وایە ئەو باجەی پێشتر لەسەر هێڵەکان دانراون و کەم و ڕەمزین و پێویستە کۆمپانیەکان پابەندی پێدانی باجی زیاتر بکرێن. نەبیل مەرسومی شارەزای ئابووری و کەسایەتی دیاری عێراقی گوتی باجەکان هەمویان بەرز دەکرێنەوە و تەنها هێڵی مۆبایل و ئینتەرنێت ناگرێتەوە. هۆکارەکەش ئەو قەیرانە داراییەیە کە بەرەوکی حکوومەتەکەی سوودانی گرتووە. بەرزکردنەوەی باج لەسەر کۆمپانیەکان ڕاستەوخۆ واتە زیاتربوون و گرانتربوونی یەکەی پەیوەندی و گرانتربوونی کارتی مۆبایل و قسەکردن و پڕکردنەوەی ئینتەرنێت. بەپێی ڕێوشوێنە نوێیەکان ئەو کارتانی ئێستا لە بازاردان بەم جۆرە گۆڕانکاریان بەسەردێت. ڕێژەکە 20% زیاد بوونە. کارتی 5,000 2000 گرانتر و 10,000 3000 گرانتر و 20,000 4000 گرانتر دەبێت.